كوابو إما عقيدة مان يكا عبادت مان يكا كلتور مان يكا مێژوو مان یەکە زمانمان یەکە کەوابوو یەکێتی دید و ڕێو هەست و هۆشیشمانە بێ یەک بێ. دید و ڕێی مسلمان لە ژیانە دەربارەی گەردوون و ژیان و مرۆڤ دید و ڕێی پێغەمبەرانە عەلەیهیمو السەلام، هەروەها هی سەدیقان و شەهیدان و پیاوچاکانە کە بەردەوام داواکە ئەم مسلمانە داواکە خوای گەورە زیاتر هیدایەتی بدا بۆی ئەفەرمێ لە نوێژەکانی ئاڵێ خوایە ئیهدینا الصراط المستقیم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. خوای ڕێگا ڕاستەکەی خۆتمان نیشان دە کە گرتمانە بەر یارمەتی دەرمان بە تا پێوەی پابەندوین. ڕێبازی ڕاستی تۆ ڕێبازی ئەو کەسانەیە کە خۆت نیعمەتی خۆتت بەسەرا ڕشتون. خوای لە ڕێچکە و ڕێبازی ئەوانەمان لادەی کە غەزەبت لێگرتوون جوولەکەکان یا گومڕاو بزر بوون کە دیانەکان. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لحديث صحيحة أفرمي تركتكم على الجادة ليلها كنهارها لا يزيغ عنها إلا هالك. أفرمي ايوم لسر رقايش الراست والرواجه هشتوا كالشوي وكو الروجة روناك أو الليلة دافوتها. سيدنا عمر قال الرازي أفرمي تركتم على الواضحة ليلها كنهارها. أفرمي لسر والربازي كالروشن كشويشي روناك وكو الروجة كي جي هشتو يا بجه الراون. سيدنا علي خوالي الرازي يفرمو تركتم على الجادة منهج عليه أم الكتاب. أفرمي إيوه لسر رقاية الراس والرواجه الراون يعني لسر برنامج كقرآنك. بيغمر إخوة عليه الصلاة والسلام أفرمي من فارق الجماعة قيد شبر فقد خلع ربقة الإسلام من عنقه وإن صلى وصام وزعم أنه مسلم. أفرمي هر كسك كومل يعني أمتي إسلام أمة مسلمانة كلا سردي دوري سلفا هر كسك أو بجيبه الله ولي كوازي بكاو ترجيكا بابري بستيكش دور كيوتو أو قرداني إسلامتي كي لقردني دارني و لاي داوبان وشيش بكاتو بروجوش بيتو واش لافو قزاف ليبدا كمسلمان كوابو تولا همان كاتا بابندي شيبويكا ولا أدبو مسلمانان بإنما وليكم الله ورسوله والذين آمنوا بيسبب شوية لسر أم ديدو تيروانينا پروردبين شو إخوائي قرأ فرمي قد جاءكم بصائر من ربكم بلغو همزتي الراس الروائي ديدو ري لخوائي خوتانو بتاناتو لخوائي پروردگارتانو هاتو هذا بصائر للناس أما أم قرآنا أم ديدو ري وأحكام كاني ما يبرچاوروني خلقية لم رانگە و زەمینە عقائیدیەکەی ئینسانی مسلمان کە لەسەری پەروەردە ئەبێ کە ئینتیمای بۆ هەیە ئاوا دەرەکەوێت کە دید و تێڕوانین و فکر و بیری مسلمانان یەکە چونکە هەمویان هەر لە قورئانەوە وەریان گرتو کە مای هیدایەت و بەرچاو ڕۆشنی ئیماندارانە. قورئانیش یەکە، قورئانێکە لە ئەندونیسیایە، قورئانێکیش کە لە ئەفریقایە، قورئانێکیش کە لە وسەتی ئەوروپایە، هەمووی وەکو یەکوایە و خەڵکەکە پێوەی پابند. جگە لەم دید و تێڕوانینە فکری و عقائیدیەی کە یەکە و مسلمانانی کردووە بە یەک هەمویان یەک ئومەتن هەست و هۆشیشیان هەر بە دین و دیندارێتیەکە بووە بە یەک. کۆمەڵێک صیفاتی دەرونی خراپ لە مرۆڤ پیا ئەبن کە کاریگەری لەسەر ڕەفتار و ڕەوشتی دروستەکە لاسەنگ و خوار و خێچیەکە ئیسلام ئەمانە لە مرۆڤی مسلمانە ڕاست دەکات و بۆ ڕەزامەندی خوای گەورەوەیان لێەکە ئینفعالاتی خۆیان کۆنتڕۆڵکەن. بۆیە لە ئیسلامە دوای عەقیدە و عیبادەت و شەریعەتەکە و پیاوە پابەندبوونی لە ناخا پێویستە نیەتت بۆ خوای گەورە پاکیت و پاڵفتەی دەروون و تەزکیەی نەفسی خۆتت هەمووی بەواجب لەسەر شانی خۆت. ئەنجا ڕەفتاری دەرت کە ئیماندارێتەکەت بەهێزە بێ لە ناخا ڕەفتاری دەرت پارسەنگە. بەم ڕەفتارە پارسەنگە هەر یەکەمان کە ڕەفتارەکەین لەگەڵ یەکتری دابوو نەریتێکی کۆمەڵایەتیمان بۆ دێتە دی هەمومان یەکتریمان خۆشێ و یارمەتی یەکتری ئەدەین و بەتەنگ یەکتریەوە دەین. ئەمەی کە باس یەکەم ئەمە ئەوەیە کە پێویستە سەر لە نوێ ئیعادە نەزەرمان بکەینەوە کە چۆن نەبینەوە بەو ئومەتە مسلمانەی کە مەنهەجەکەی هەڵگرتو. بەڵام ئەمە ئومەتی مسلمان ناوایە لە ئەسڵا ئەگەرم هەموو تاغوتانە لێگەڕانایە ئومەتی ئیسلام هەروەکو زەمەنی عەباسیەکان و ئەمەویەکان و پێشتری لە سەردەمانی خلافەی ڕاشیدەیە ئەو خەڵکە هەستی بەم ئینتیمایە کرد.
لەم زەمینە پەروەردەسازیەوە ئەبینرێ لە هەر جێوڕێ لە هەر کات و شوێن لە هەر نەوەیەکی مسلمانە تا مسلمانان زیاتر لە دینەکە تێگەیشتبن و پێوەی پابند بووبن و لەسەر دید و ڕێی پێغەمبەران عەلەیهیم سەلام ڕۆیشتبن خەڵکی بانگێشتی ئیسلامەکە بکەن و قیامەتیان لەبەر چاو بوو بێ هەڵس و کەوتی مسلمانان و تەقواکارانیان کردبێ ئەبینی یەکسەر بووە بە سیمای ئومەتی مسلمان و خەڵکی هەمووی زانیوێتی کە ئەمە مسلمان. ئێستا ئەم ڕۆژ ئاوایانە کە تەماشای بەرسمێڵی کرد تەماشاکە نێچە سمێڵی هەیە کە تەماشاکە نێچە بەرسمێڵی کرد و ئەزانن ئەمە بودایی نییە، گاپەرست نییە، مەسیحی نییە، مارکسی نییە، کۆمۆنیست نییە، ئەمە ئەهلی هیبیز و خەنافیز نییە، لەو گروپانەی خۆیان نی، ئەزانێ ئەمە مسلمانێکی ملتەزم لە جۆری ڕیشەشتنەوەی، لە جۆری جلوبەرجی، لە جۆری ڕەفتارکردنی کەوابوو ئێمە بەمەش دیسان سیفەتێکی ترمان هەیە وەکو ئومەتی مسلمان کە چۆن ئەم سیفەتانە هەموو یەکمانە خەن هەروەکو کە عەقیدەت و عیبادەت و کولتور و یەکێتی زمان و دابوو نەریتەکان و هەمووی هەستی ئینتیماکە ژوای لێکردین کە هەمومان پێکەوت.